بینەر و بیسەرên کوردستان 24 دەمەوە باش بیت هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بۆت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن هاتینەف دیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خزمەتەکە دی اش بەرنامێ بە کوردی ڕەڤین اش بەرپرسیاریە ئازادی و بەرپرسیاری وەکو دوو جمکانە پێتڤیە ببەردەوامی گەشێ پێ بدەن و دگەل مرۆڤان مەزن ببیتن هەروەسا jî naçebîtin mirov ji berpirsiyaratiye raket û jê dîr bikevît û jê pirevîtin. Çunku êk il nîşanên pêgeh û şikû bihayê mirovan yê here diyar û aşkira hestkirine bi berpirsiyaretiye. Ji bo heleqa ev care li bernamê bi Kurdî iş rûyê ayînî ve dê tîşkê ixîne ser vê mijarê ku rakirine ji berpirsiyariyê. دگەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر بی مامۆستا هیشام مامۆستا وەکەمە ئاماژەژی پێدای کە ئازادی و هەروەسا بەرپرسیاری دوو تشتێن پەیوەستن پێک vê çicar vêkra nahêne cudakirin lewra yanî êkê ji wan çemkên dîtir ku here giring e mesela revîne ji berpirsiyariyê me divêt bizanîn bûçî ayînê pîrûz zor cext û tekes il ser çemkê berpirsiyaretiye kiriye ku mirov astê berpirsiyaretiye dabîtin بەناوی خی بەخشندەی میهرەبان بڕوانە لەگەڵ دروستکردنی ئادەم سەلامی خۆی لەسەر شتێک دێتە ئاراوە سێ کوچکەیەک سێگۆشەیەک دێتە ئاراوە ئەو سێگۆشەش بریتە لە سێگۆشەی ئازادی هەڵەکردن و چوونە ژێرباری بەرپرسیارەتی ینی چۆن ینی ئەمە ئەزمونێکە کە خوددا پیشانی ئادەمی دەدا بۆ ئەوەی لەەوە ئێمە فێربین ینی تۆ هەموو شتێک بۆ ڕێگە پێدراوە لە نێو بە هەشتێکدا وەکو ئەزمون کە بیخۆیت و بەکاری بێنی جگە لەم درەختە جگە لەم بەری درەختە کاتێککە ئەوە ئەنجامەدا لێرە چی ڕوەدا هەڵەیەک ڕوەدا لە ئەنجامی ئەم هەڵەیە کە ڕوەدا و اینجا کوڕنوشبردن یاخود ڕێزگرتن لەم کائینە لەم دروستکراوی خوددا کە ناوی ئادەمە لەلایەن مەلائیکە و ئەوانی دیکەوە ئیدی دەبینی لەوێدا ئیبلیس ئەو کارە ئەنجام نەدا ئەویش سەرپێچیەکی کرد کەواتە ئادەم سەرپێچیەک ئەنجامەدا بە خواردن لەو درەختە لە هەمان کاتیشدا ئیبلیس سەرپێچیەک ئەنجام دەدا بە ڕێزنەگرتن بەڵێ هەر سەبارەت بێت چەندێ ئەوە سیناریۆیەکە ڕێکخستی نەبووە پێشوەخت ڕەب العالەمین زانی ئەف حاڵەتە هەمیدێ دروست بیتن وەکو گوتمان لە چەند ئەڵقەی پێش و ئەوانە ئەمە خوا علمی بە ئەنجامەکانی هەیە بەس چییە بۆ فێربوونی ئێمە چی فێربووین ئێستا ئێمە ئێستا هەستکردن بە بەرپرسیارەتی لەم سەرەتایەوە فێربووین یعنی دوو کائین لە دروستکراوەکانی خوا هەڵەیان کرد ئادەمیان چی گوت لەگەڵ حەوا قالە هەردووچیان گوتیان ڕەبەنە ظەلەمنا ئەنفوسەنا ئێمە زوڵم و ستەممان لە خۆمان کرد کەواتە ئێمە هەڵەمان کرد کەواتە چی بوو ئەم هەلێکی دیکەی پێ ئەدرێتەوە دێتە سەر زەوی و کارەکات و ئەنجام بۆ ئەوەی کەوا بگاتەوە بە هەشت جارێکی دیکە ئەم چی کرد دانی بە هەڵەی خۆی دانایە چۆ ژێرباری بەرپرسیارەتی هەڵەکەی خۆی بۆیە بینی بڵند بوو بەرز بوو ڕێزلێگیراو بوو نەوەکانی ئەویش کە خوددا فەرمی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەو کەرامەتە لەوێەوە سەرچاوە ئەگرێ کە ئادەم چۆژێرباری بەرپرسیارەتی ئیبلیس چی دەڵێ قالە ڕەبی بیما ئەغوەیتەنی خوددایە تۆ خۆت سەرت لێ شێواند و خوددایە تۆ خۆت منت بەلا ڕێدا ڕێکل سەر پشتە خۆ هاوێت لابێ کاتە لێرەوە دووشتمان بۆ دەرەکرێت ئەڵێن تۆڵی بۆچی ئاین تەکید دەکاتەوە تەکەس دەکاتەوە لەسەر ئەوەی کە ئێمە بچینە ژێرباری بەرپرسیارەتی بۆ سەلماندنی ئادەمبوونی خۆمان و بەنی ئادەمبوونی خۆمان چونکە ئادەم چۆ ژێرباری بەرپرسیاری ئەف بەرپرسیاریە ئادەمی وەکو بژنێ ئەخستیە سەر ملێت خو زوریەتەویژی هەروەسا چەند ئاستێکی پێتوی دابووینە و چەند کاریە هەل بگرن ڕەنگە بڵێم وەکو دیاردەیەک کۆمەلگە بۆ کۆمەلگا جوات بۆ ئەگۆڕێ ینی شوێن بۆ شوێن گۆڕاوە باس شتێکی تر بڵێن ینی خاڵی دووەم زۆر گرنگە لەوەی کە گوتت ینی بەشێکی مرۆڤایەتی چۆتە ژێرباری ئەو بەرپرسیارەتیە بەشێکشی ناچێ بەس من و تۆ بابیرکەینەوە بڵێن ئێمە بۆچی خوددا لە ڕێی پەیامەکان و پەیامبەرانەوە تاکیدمان لێکە کە بچینە ژێرباری بەرپرسیارەتی هەڵەکانی خۆمان یا کارەکانی خۆمان بەگشتی لەبەر خاڵێکی زۆر گرنگ یعنی ئەو کەسە کە ئەڵێ من ناچمە ژێرباری بەرپرسیارەتی ئەو کەسەی وەکو ئیبلیس بەرپرسیارەتی خۆی دەخاتە سەر خوددا و دەڵێ خوددا پێی کردوم ئەوە لە ڕاستیدا سێ گرفتی بۆ دروست دەبێت بورە ئەوش ئەوەیە کە ینی پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمێ ڕوفیع القەلەم عن ثلاث یعنی سێ سنف لە مرۆڤ سێ سنف لە ئینسان خوددا هیچ محاسبەی ناکە و بەرپرسیارەتی لەسەر نییە یەکێک لەوانە چییە عن النائم حتى يستيقظ
یەکێک نووست بێ یەکێک خەوت بێ لە خەویارچی دەبینێ بەدەم خەوە قسە دەکات چ دەڵێ و چت بێژێ ئەمە هیچی خوددا لەسەری حسابی ناکە کەواتە ئێمە وەختێک من و تۆ کە ئاگامان لە خۆمانە بە ئاگاین لە هۆشیارین و وشیارین ئێمە بچین خۆمان بڵێن هیچ بەرپرسیارەتی هەڵ ناگرین بەو ئینسانە دەڵێن ئینسانێکی بێ ئاگایە وەک بڵێ من نووسمە یا پێغەمبەر دەفەرمێ وعن الصبي حتى يحتلي مانای وایە منداڵی ساوە زارۆکی ساوە هەتاوەکو گەورە دەبێ باشە مانای وایە ئێمە ئەوش ناخێنە ژێر بەرپرسیارەتی سێیەم وعن المەجنون حتى يعقل یعنی شێتێک کەم عەقڵێک هەتاوەکو چاک دەبێتەوە عاقڵ دەبێ اینجا بزانە کاتێک کە ئێمە ناچینە ژێرباری بەرپرسیارەتی یا خۆمان بە منداڵ حساب بکەین یا خۆمان بە شێت حساب دەکەین یا خۆمان بە چۆن دەڵێ نووسوو حساب دەکەین کەواتە لێرەوە کەرامەتی ئینسان وا دەخوازێ بڵێ من هۆشیارم من گەورەم من عاقڵمەندم من خاوەن عەقڵم بەڵێ ئەگەر ئەف هەرسی سنفێن تە ئاماژە پێدایک و ژێرباری بەرپرسیاری نینە ئەری بووچی ئاینی ڕێنماوانژی کردە ڕێنمایی کامیانی کردو ڕێنما بوونەوە زاروکە کە زارروک پێتویە هوسابیت ڕاستە هەموو ئەوانەی ترکە لە کۆڵێ لە قۆناغی مناڵیە ئەگەر ئەوە بێ تەکلیفەکە وەکو چۆنەڵێ تەدریبە هیچی لەسەر نییە لێڕەهاتن بەلێ ڕاهاتنە بۆی ئەبین لە فقی ئیسلامیە ئەڵێ ینی مناڵ پێشی ئەو گەورە بوونە پێشی ئەو احتیلامە پێشی ئەو بالغ بوونە ئەگە بیبەی بۆ حەجیش حەجەکەی لەسەر حساب نییە چونکە تۆ بردووتە خۆی بە ئارەزوومەندانە نەچووە چووکە دین هەڵبژاردن و ئارەزوومەندانی خۆیەتی بەلێ ئەف چەندەوێت چەندێ دگەینیتن و ئەوی زاروکەی هیچ التیزامێک سەر نییە بووە هەرچ شتێکی حەزکەت بکەتن بلا بکەتن نابێت چکە ئەمە پەروەردەیەکەین تا ئەو کاتە هەموو لە منداڵیەوە چکە ئاەتی ترمان هەیە ئاەتی ترمان هەیە کە دەڵێ بەڵام بەستەکە لەوەیە ینی ئەم سنفە بەرپرسیارەتەکەی لەژێر تەدریبایە تۆ سێری شۆفێرێکە کە شۆفێرەکان لە جادەکان ئەڕۆن لە بە زمانی کوردی یا بە عەرەبی نووسیوانە لەسەری ئەو سایقا لە تەدریبە خەریکی مەشقە یعنی چی یعنی ئەگەر شتێ بوو خۆت بەرپرسەبی چونکە بۆ ئاگادارکردنەوە وەکو شۆفێرێکی تر نییە مۆڵەتنامەی وەرگرتی بێ یعنی هەموو ئەمانەی گوتمانەوەکو بڵێ ئەو لەژێر تەدریبایە جامە بەستەکە لێرە ئەوەیە کە بزانە ئێمە چەند ناشرین نەبین کاتێ لە بەرپرسیارەتەکانی خۆمان ڕاکەین یا دیێرە خۆمان بە شێت حساب کرد یا خۆمان بە نووسوو حساب کرد یا خۆمان بە مناڵ حساب کرد جا لێرە بەرپرسیارەتی گرنگەکەی لەوێ دەرەکەوی کە خوددا لە قورئانە دەفەرمێ فلنسألن الذين أرسل إليهم ولنسألن المرسلين يعني خدا بە هەموو ئەمانە بە نونی تەوکید یعنی بە جەختکردن و بە تەکەسکردن و بە تەکید دەڵێ ئەو پێغەمبەرانش بەرپرسیارن کە ناردوومانن بۆ لای گەلەکان یەک لە پێغەمبەران پرسیار دەکرێت ئێوە چیتان کرد لەو گەلانش دەپرسینەوە ئەم پێغەمبەرە لەگەڵ ئێوەیە قسەی کرد پەیامی بە ئێوە گەیان ئەمزانە کەونە ژێرباری بەرپرسیارەتی بزانە خدا دەفەرمێ فەوەڕەبیکە یعنی خدا سوێن بە ناوی خۆی دەخوا فەوەڕەبیکە لەنەسئەلەنهم ئەجمەعین ئێمە خدا بە نونی تەوکید تەکیدکردن لەولاشەوە بە سوێند خواردن بە ناوی خۆی یعنی خدا سوێند خوا بڵێ لە هەمووتان ئەجمەعین هەر هەمووتان پرسیار دەکرێت یا جارێکی تر خدا لە قورئان دەفەرمێ تالله لتسألن بخدا ئێوە بەرپرسیارن جارێکی تر ئەکەونە بەرپرسیارەتی ولا تسألن عما كنتم تفترون یا تعملون ئەمە هەمووی چییە تەکیدکردن و سوێند خواردنی خدایە بەوەی کە ئێمە پرسینەوەمان لێکە و ئەوفوا بالعهد پەیمانەکانتان ڕاگرن إن العهد كان مسؤولا هەموو ئەو پەیمانی کە ئەیدێن حکوومەت پەیمانەدا ڕێکخراو پەیمانەدا ئینسان پەیمان دەدا لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی خێزانی لە ئاستی قوتابخانە لە هەموو بوارەکاندا بۆ چونکە خدا فەرمی إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا لێپرسراوە بەڵێ دین شلایەکی دیکە ئاماژە دەتەوێت چەندێ مامۆستاکە و خولق الئینسان ضعیفە ئینسان خود ئینسانی لاوازە کە ئینسانی لاواز بیت ئەوەوی چەندێ ناگەیتن کە نەکاریتن ئاستێکی پێتەویدا بیت وەک بەرپرسیاری ئەوە چۆن دەڵێ وەکانە فەضل الله عليك عظیمە یعنی بەشێکە لە ڕەحمەتی خدا کە خدا خۆی ینی پێمان دەڵێ وەخولق الئینسان ضعیفە یعنی چۆن یعنی ئەو خدایی کە ئەوەی فەرموو ئەو ئاەتی تۆ باس کرد هەرەو خدایشە کە ئەم ئاەتی فەرمووە چۆن تەوفیقەکەی لە بینی ئەو دوو حاڵەتە شتێکی پێوتری عەدل و ئیحسان یعنی خدا پێمان دەڵێ ئەوە بەرپرسیار کە بەرپرسیار بووین لە بەردەمی یاسا لە بەردەمی چی بەڵام تۆ سێری کە لە فەرموودەی تر و لە ئاەتی ترا یعنی جۆرێک ئەکەوینە بەر ڕەحمەت بەمانایەکی تر پێت بڵێم بە پێی یاسا کەسێک سەرپێچیەکە کەوتە بەرچی بەرپرسیارەتی وایە بەڵام کاتێک کەوتە بەرپرسیارەتی
لە حاڵەتی محکەمە و قەزا و ئەوانە پارێزەرێکی بۆ دانن محکەمە ئەوێ عەدل ئیجرا بکە کە ئەمە بەرپرسیارە لەو کارەی ئەنجامی داوە پارێزەرەکەی ئیشی چییە؟ پارێزەرەکەی بە دوای ئیحسانەوەیە ئەگەڕێ بۆ ڕەحمەتێک بۆی ئەڵێ چی ئەڵێ باری دەرونی خراپ بووە ئەڵێ کە لە ماڵ دەرچووە بووە ئەڵێ بەهانە بۆ ببین کاری ئەنج حقیقەت ینی درۆژنە کاری نەبووە ئەوەی نەبووە ینی کۆمەڵە شتێکی تر هەیە کە لە لای قازی لە لای حاکم دیار نییە کەواتە ئەمەیە کە زۆر جار دەڵێن لە ڕۆژی قیامەتیشدا لە پاڵ ئەم بەرپرسیارەتیەمان کە لای کەمی بەرپرسیارەتی ئەبێ جێبەجێ بکەین خۆ هەندێک جاریش ئەگەر گرنگ ئەوەیە کەم تەرخەم نەبوو بین گرنگ ئەوەیە ڕامان نەکرد بێ لە بەرپرسیارەتی هەوڵماندا بێ لەژێر بەرپرسیارەتی بین بەڵام هەنە جاریش هەڵە دەکەین کەواتە ئەوەی کەوتت تەوفیق لە بینی ئەو ئاەتە و لە بینی ئەو ئاەتە ئەو حاڵەتێ بەڵێ هەمان دەم ئاتەکە دیژی هەیە ڕەب العالەمین سروشتی مرۆڤان بەحەس کردە کە دبێژیتن وەکان الئینسان و ظەڵومەن جەهولا یعنی ئەوە سروشتی مرۆڤیە کە سروشتی کەسێکی ئەوە بیتن دێ چەوە کاریتن ئاستی بەرپرسیاری بیتن ئەوە شارۆکو بڵێ ینی چۆن لە قورئان هەمی ئەڵێ بەیەکەوە جوان ئەخوێندرێتەوە و لێکە درێتەوە هەر ئەوەیە کە خوددا فەرمی ئەوەشی فەرموو وەنەفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها کەواتە لە پاڵ ئەوەشدا گرنگ بۆ ئێمە چییە؟ زۆر گرنگە ئەگەر خۆمان بمان گوتایەکە کە ئینسان زەعیفە ئینسان توانایی نییە ئەوە جۆرێک بوو لە ڕاکردن و بەرگری جوانەکەی لەوەدایە کە ئەو خودایی داوای بەرپرسیارەتەکەی لێ کردوین ئەو خۆی پێمان دەڵێ کە ئینسان هەن ئەجاریش هەڵە دەکا و ئینسان زەعیفیشە و ئینسان وایە ئەوە بەڵگەیەکە خوددا لە پاڵ ئەوەشدا ئەو بەزەی و ڕەحمەی بە ئێمە هەیە بەێ کەواتان بچینە سەروی چەندێ ئەم وەکو گەلێ کورد چەند یا گرنگە ئەم ئاستی بەرپرسیاریەدا بیتن هەمبەر گەلێ خۆ هەمبەر نەتەوێ خۆ باشە با ئەمە پەیوەستکەینەوە بە چۆن ئەڵێ بۆنەیەکی گرنگی جیهانی کە پەیوەستە بە مەسئلەیەکی نەتەوایەتی و دۆزی نەتەوایەتی ئێمەوە چینە ژێر ئەو بەرپرسیارەتیە مادام هاوکاتە ئەو بکەین بە نمونە چونکە لە ڕاستیدا ئێمە گەبچینەوە دەقەکانی ئەدەبی کوردیش مامۆستا عەلادین سەجادی بە ڕەحمەت بێ لە دەقەکانی ئەدەبی کوردیە جوان پەندەکانی کورد پەندی کوردی و پێشینان شی دەکاتەوە ئەم پەندە جوان شی دەکاتەوە کورد پەندی پێشینانی یەکێ لە پەندەکانی کورد وتوێتی خەتا یعنی هەڵە غەڵەت خڕە بەسەری کەسەوە ناوەستێ چۆن تۆ پێبێنی لەسەر هەر کەسێ داینی ینی بەس بەشەتە یاریزانی زۆر لێ هاتوو ناڵێم ساو نمونەم بۆ دێنەوەڵەن شتی واشەیە مەبەستم ینی نمونەی وێنەگرتنەکە و وێناکردنەکە چییە کوردوای گوتووە خەتا خڕە بەسەر کەسەوە ناوەستێ ینی هەر کەس سەری خۆی لایەدا ئەوێ خاتە سەری ئەو خاتە سەری ئەو واقعی ڕۆژگارش وە ئەسەلمێنێ تۆ تەماشاکە جۆت لە وەزیرێکی شەبێ ئەڵێ وەڵای ئەمە بەڕاستی ئاوهایە و ئاوهایە و خەریکە ینی ئەوش لە ژێری تر نازانی بۆ چۆ ئەڕوا شتەکان یعنی لە خوارەوە خەڵک ئەڵێ ئەوە کاری من نییە و کاری بەڕێوەبەرایەتی گشتێ و کاری وەکالەتە و کاری ئەویترە و کاری دەستەیە و کاری وەزارەتە و حکوومەتە و ئیتر هەر ئەڕوا بەرەو ژوور یعنی مانای وایە ئێمە هێشتا لەو قۆناغین کە بەرپرسیارەتی هەڵناگرین زۆر جوان بوو زۆر ڕێک و پێک بوو خەتامان بکردایە بە چەشپاڵ و مکعب لەسەر سەری هەمومان بۆستایە لەسەر هەر کەسێک غەڵەتی کردایە بۆستایە بچینە سەروی چەندێک کە هەر دیاردەکان بەحەسکەین بێگومان هەندێک فاکتەر و هۆکار و سەدەم پشوی چەندی هەنە مەدوێتن بزانین دیارترین سەدەمێن ئەوێ دیاردێک و مرۆڤ ئش بەرپرسیاریە ڕابکەت و ڕەویتن چ تشتن ئەڵێن ترسە یەکێک لە خاڵەکان چۆن یعنی ڕەنگە لە بیرت نەیە دواسەرۆکی یەکێتی سۆڤێتی جاران کە 15 کۆمار بوو دوای دابەژوو بەم شێوازی ئێستا لێهات پێشی ئەوە دواسەرۆکیان میخائیل گۆرباچۆف بوو میخائیل گۆرباچۆف کتێبێکی نووسی بە ناوی برۆسترۆیکا باسی کرد کە تەمەنی 70 ساڵەی یەکێتی سۆڤێتی جاران بۆ ڕووخا ئیمپراتۆرێتێکی وا گەورە بۆ ڕووخا بۆچی هەرسی هێنا دوای ئەویش بلۆکی ڕۆژەڵات و پەیماننامەی وارشۆ یعنی ئەویش هەرسی هێنا بۆ دەڵێ هۆکار زۆرە بەس یەکێک لە هۆکارە زۆر سەرێکەکان ترسمان بوو لە وەرگرتنی بەرپرسیارەتی بۆ چونکە ئەو سەردەما ئەمەندە تند بوون لە محاسبەکردنی ئەو کەسێک کە لە هەڵەکردن ترس لە هەڵەکردن ئەو کەسێک کە کارێک ئەنجامەدا ئەچێتە ژێرباری بەرپرسیارەتێکە لە ئەنجامدا خۆ هەڵە دەکا وانە تەماشا کە ئەوروپای ڕۆژاوا کە یەکێک هەڵە دەکا خۆ نایکوژن لە ئێستا چۆن یەکێک هەڵە بکات لە کۆریای باکوور چی لێکن کۆریای باکوور ئەوەی هەڵە بکات ڕاست لە سێدارێدن کەواتە خەڵک ناوێرێ بچێت هیچ کارێک ئەنجام بدا لە ترسی ئەوەی نەبادا تووشی فەشەل بێ کەواتە لە یەکێتی سۆڤێتی جارانیش بە جۆرێک لە جۆرەکان سزادانەکە بەندکردن بوو لە سەردەمی ڕژێمی باسیشە هەڵەکردن
لە ئەنجامی کارەوە دێ تۆ کارەکەی بەرپرسیارەتی گرتە ئەستۆ هەڵەت کرد کە هەڵەکەت کرد سزاکە زیاتر بوو لە قەبارەی هەڵەکە خەڵکە ترسێ لەبەرەوە گۆرباچۆف فەڵێ هۆکاری ئەمە بوو بەمایەکی بوو بەمای ئەوەی کە خەڵک بۆ ئەوەی هەڵە نەکە با کار نەکە وای لێ هات وتیان مادام چێ سەری سووکە و سەری سەلامەتە ئەو کەسێکەوە هیچ کارێک ئەنجام نادە ئەوەی کار ئەنجامەدە کەواتە ئەڵێ خاڵی زۆر سەرەکی ئەم ترسە بوو ئەم ترسە بوو دەڵێ سیستەمەکەمان بۆ خەڵکی دروست کرد لەبەرەوە چی بە لای ئێمە چی هەیە لای ئێمە خەڵک ئەگەر هەڵی کرد ڕەنگە ترسەکەی بەو ڕادەیە نەبێ نە پێم وایە نەبەند دەکرێ و نە لە سێدارە شەدرێ لای ئێمە شتێکی تری تووشە بێ کە کورد لە لای قورسە یعنی جۆرێک لە پێی دەوترێ بەمانە شکستی هێنا فڵانە کەس یان بەمانایەکی تر ئیهانە دەکرێت هەست بە شەرمەزاربوونەکە لەبەرەوە شێمێشتا فێر نەبووینە یعنی تۆ زۆر ئاساییە کە پۆستەکان دەگۆڕی یەکێک لە پۆستێک لا دەبێت یەکێک دەخیتە جێی ئەو دەبێ ئەمە بە ئاسایی وەرگین کە 4 ساڵ جارێک ئەم پۆستانە دەگۆڕێن بەس هێشتا لە ینی چۆن لە خەیاڵگەی تاکی ئێمە لادان وازانن شکستی هێنا و خۆ مەرجێن شکستی هێنابێن کاتەکەی تەواو بووە کاتەکەی تەواو بووە لەبەرەوە دەست لە کارکێشانەوە و لاچوون و لادان لە لای ئێمە پەیوەست کراوە بە شکست و پەیوەست کراوە بە سەرزەنشتکردن و ئیهانەکردن بەلەفتر سەجانەوێت تامەژە پێدەتن سەر ئاستی تاکە کەسی چەند یا گرنگە مرۆڤی حەذەر هەبیتن بوو وەکو بژنێ ڕوونەدانا خەلەتیە خۆی حەزەر یا بەمانە جۆرێک لە ئاگاداربوون باشە بەس نابێ بگاتە ئەو ئاستەی کە ئینسان لە ڕادە بەدەر چکە لە ڕادە بەدەر لە هەر شتێککردنی بوەستی بڵێ لە ڕادە بەدەر بێ سنوور لە هەر شتێک ترسای تێی دەکەوی لە هەر شتێک زۆر ترسای تێی دەکەوی کەواتە بێمەوە سەر قسەکەی کە ئەزمموی وڵاتێکی تەمەنی 70 ساڵەی سیستەمێک دەڕوخێ دەڵێ هۆکارەکەی ئەوەیە کە خەڵک لە بەرپرسیارەتی ڕای کرد بۆ لە بەرپرسیارەتی ڕاکە سزادانەکەی قورستر بوو خاڵی دووەم ئەوەیە کە ینی پەروەردەیە ئێمە فێر بووین چۆن دەڵێ ئەنجامی هەڵەکانمان بخێنە سەر ئەوی دیکە ئەمە کەلتورە کەلتوری ڕۆژهەڵاتە بەگشتی و بە کوردیشەوە کە هەڵەکانی خۆمانە خێنە گردنی یەکێکی دیکە تۆ ئێستاکە تەماشای تۆپی پێ ئەرێکا کە دوو تیپ لەگەڵ یەکە تۆپی پێ یاری دەکەن لەمە ئەگەر نەدیبێ لەمە دو تەماشاکە چونکە من لە سەرەتاییەوە تەماشای تۆپێن دەکەم یاریەکان دەبینم ناوخۆ خولەکانی دەرۆژ دەبینم یعنی دەبینم کاتێکە ڕاهێنەرێکی تیپێکی تۆپی پێ یان هەر وەرزشێک دێتە سەر کەناڵەکانی تەلەڤیزیۆن دەدۆڕێ ئەم تیپە مەشهورانی ئەوروپا یعنی زۆر بە جوانی ڕاهێنەری تیپەکە دەڵێ دۆڕانی ئەمڕۆمان لە ئەستۆی منە ئەوە پلانەکانی من بوو ئەوە تەکتیکی من بوو ئەو هەمدانە تەکنیکی وەرزشوانەکان نەبوو لە وەرزشوانەکانم زۆر ڕازیم کاری خۆیان ئەنجامدا بەڵام ئەوە پلانی من بوو گوتم ئەوە پلانە یاریکەن دۆڕین سێری کوردستانکە لەگەڵ وڵاتە عەرەبیەکان من ئەوانش دەبینم وڵاتە عەرەبیەکان و کوردستان و وڵاتە ئیسلامیەکان مودەڕیبەکە دێ ئەش لەمەودا تەماشای خولی نایابی کوردستانکە هەر بۆ ئاگاداری ئەوە ببینە دێتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ بۆ دۆڕان ئەڵێن خەتای حەکەم بوو ئەڵێ بۆ دۆڕان ئەڵێ لەبەر ئەوەی گۆڕەپانەکە چیمەنەکەی باش نەبوو ئەڵێ بۆچی دۆڕان ئەڵێ وەڵاهی عەرەبەکان ئەڵڵا ماوەفەقنا کوردەکەش ئەڵێ وەڵاهی خوا تەوفیقی نەداین ئاخ کاکە تۆ خۆت یاریت کردو دۆڕاندوتە بۆی خەیتە سەرخوا یعنی دۆڕاندنی تۆپێری شەخەنە سەر خودا وەڵا خوا تەوفیقی نەداین و ئیتر چی بکەین و ئاوایە و ئەف چەندەنا زڤریتەوە بوو تێگەهشتنێک و ئەدەبیاتێن ئاینی کە وەل مرۆڤی کردیە مرۆڤ هەموو شتێکی پەناخۆ بە خودی بڵێ پەروەردەیە ئەن مانای بواری پەروەردەیە ئەمە چەندین ئەڵقەی تر باسمان کردووە خدا ئینسانی دروست کردو وەکو باسمان کرد سوپای پێغەمبەریش بێ درودی خوای لەسەر خدا فەرمی قل هو من عندي أنفسكم يعني ئەوەی پێگوتون ئەم پەروەردەیە بکەین بڵێن ئێمە لە ئەرزاکە ئێستا لەم بەرنامێ یعنی ئەگەر هەڵەیەکە بێ ئەیخەنە سەر پرۆدیوسەر هەڵەیەکی تری فەنی هەبێ ئەیخەنە سەر وێنەگر هەڵەیەکە بێ لە قسەی منە ئەیخەنە سەر من هەڵەیەکە بێ لە قسەی تۆ ئەیخەنە سەر تۆ خەڵک ئەمان بینێ کەواتە ئەمە واقعەکەیە ئیتر من بۆچی ئەگەر هەڵام کرد بڵێم وەڵا خوا پێی کردم وانە بۆیە ئەمە کەلتورێکە لە ڕابردووشدا هەبووە لە قورئاندا هاتووە قورئان ئەڵێ خەڵکانێکەیە خدا لێیان دەپرسێ پێغەمبەر لێیان دەپرسێ درودی بۆ واکەن ئەڵێ والله ئەمەڕەنا بها هەزۆر خراپتر ئەڵێ خوا ئەمری پێ کردی وەڵێ کاکە خدا دەفەرمێ ئەی محەممەد درودی خوا لەسەر پێیان بڵێ قل إن الله لا يأمر بالفحشاء خدا ئەمر بەکاری هەڵە ناکە دەستێتت خوشمامۆستای بەڕێز دیسان دەچینە ناو شارین کوردستانێکیدا و ئەف پرسیارە هاتیە ئاڕاستەکردن سەبارەت بەرپرسیاریە ڕەڤین ئەنکوش بەرپرسیاریە
دا بزانین بەڕێزێن مە چاوە بەشدار بووینە و چ ئاخفتن شمەڕا گوتیە بفەرمە. هەڵەکردن ڕفتارێکی ئاساییە زۆرجار مرۆڤەکان لە بەرامبەر یەکتری دەیکەن چ بە قسەکردن بێ یاخود بە ڕفتارێک بێ لە بەرامبەر یەکتری و زۆر ئاساییە کاتێک هەڵە دەکەی داوای لێبوردن لە بەرامبەرەکەت بکەی بەڵام هەندێک کات لە بینینی خۆتدا هەڵە نەبووی بەڵام لە بەرامبەرەکەت وا هەز دەکا کە هەڵەیەکت بەرامبەر کردی لەو کاتەدا پێویست دەکا کەوا ڕوونکردنەوەی لە بۆ بکەی هەتا ئەو کاتەی پێشانی دەیکەوە تو هەڵەت نەکردی هەست کەس هەڵەی کرێ بە دانی پیا بنێ هەڵەی خۆی چونکە دەلامێکتر قڕی بۆ گریتەوە وانە ناوەڵڵا ئامادەم هەر گوناحباریش ئەی کاکە حەق نییە تۆ دەلامێترگەی بە قوڕا وانە ئەمە هەڵە ئەوکو درۆ یانی درۆ لەیەکەوێتەوە ئەوخوای ڕاستی کە ئەvە پستگرا من دایە ستی میدا ئەس لازم ئەس بەپرس بم مەسئول بم سەر بەس بۆ مەسلحەتا من ئەس بکەم ستەیەکی دیدە غەڵەتکردن کەسێک غەڵەت دەکا بەس گرنگەوەی دانی پێدا بنێ و لە بەرامبەرەکەشت بتوانانی دڵی ڕازیکە و داوە لێبوردنی لێ بکەیت نکە مەسەلەن ئەس بوتات بێژم بەرامبەری کۆمیرێ بەلکە ئەگەر ئەس بژمەت ئەس دەیخمەست تۆی خودات و بێژی نکە بەرامبەریت بێشتن بەس چ بێ نەبێتن ئەس دەوێ بەرپرسێتی وەرگرن چکی من یاکری ئەس دەسەر خۆ قابلکە ئەوێ خۆم دانی پیانێ بۆی خەڵک باوەڕ ناکە خەڵک وریایە ئەگە بیخەمە خەڵکی خەڵەکە باوەڕم پێ ناکە ڕائیۆ من هەکار مرۆڤ ستۆی خۆ وەرگرت باشترە و ڕێکت چارەسەری ئەوێ وەرگرت ئەتگەل ئەوێت و خەڵەتیە بەرامبەریتکی چ کەسێک بێت یان جڤۆکێتە بێت یان هەر کەسێک بێت تۆ بخۆڕینی خۆری هەستە خەڵەتیە خۆپی و تۆ بخۆڵ ڕێکت چارەسەریە بگەڕێت گەلوی ئەوێت تەکردین ئەو چه خەڵەتیە بەسل دەفمە جارەیابی کەلتور یعنی هەندی تۆ دبینیم پتر معنی ئەو کەسانت خەڵەتیت کن ژێت ڕاون ڕاستی ینی ژێ خەڵەتیت ڕاون ئەتهێلن دەستی ئێکە دیدە یان کەسێک دی بووی چارە سەرکرد ئەوەژ پتر خەڵەتی یان ئەو خەڵەتیە ماسترت بتە بڕێک دیتە نامن هەر کەسە کشمە کەسەتیە خۆیان تایبەتیە هەی چ پێ نەوێت لێ ئەف کەسەتیە ئەم مرۆڤین ئەم بەشەرین دێ تووشی خەڵەتیەوە بین دێ تووشی گرفتاریەوە بین دێ تووشی کێمەسیەژی بین یە باشتر ئەوە دەمێک ئەم تووشی شاشیەکت بین ئەموی بەرپەرسیەتێر خۆ بخۆڕاکین ئەگەر نە وی دەمی ئەندش کەسەت یا خۆڕاوین. بینەرین خوشتەوی دووبارە سڵاف وەبن و مە گوهداریاوان بەڕێزانە کرد کە بەشدار بووینە ڤۆکس بۆبادا سەبارەتە و پرسیار هاتی ئاراستەکردن نەهاژی دێچینە سەر تەوەری خودگەل مامۆستای بەڕێز مامۆستا بەلێ پشتی پێکۆلەکە زۆر دەما مرۆڤ پێکۆلێ بوو هەر کارێکیت کەتن و نەتیجەژیدا مرۆڤ سەر نەکەفت ئەتوی دەمیدا ڕەوایە مرۆڤ بێژیتن ئەvە قسمەت نەبوو یانجی ڕەوینش بەرپرسیاریە دوو چەمکەیە لەگەڵ یەکە پەیوەست کراوە ئەو کاتێک کە خوددا ئادەم سەر پشک دەکا و ئازادی دەداتێ لە هەموو شتێ خۆ جگە لەمە بە ئازادیەکەی خۆی بەکاردێنێ سەرپێچێکە ئەکە کەواتە ئازادی ئەبێ بدرێ بە ئینسان یا بە معنایەکی تر ئینسان ئەبێ ئازاد بێ اینجا بەرپرسیارە بێ وەکو گوتمان بۆچی لە نووست و محاسبە ناکەین بڵێن ئەو خەوە خراپە چێ دیوتە کاکە نووسە بۆم چی بکەم بۆچی مناڵێکی چاوە محاسبە ناکەین چونکە یاساکان نازانێت لەگەر بەحسا دینی بکەین مەبەستمەوە بوو لە خودی دینیشە ئەم ئینسانە ئەو ئینسانێکەوە کارێکەکە و هەڵەکە ئەبێ ئازادی پێدرابێ ئازادی هەبوو بێ لە پاڵ ئازادیەکەیدا بە ئازادی خۆی کارەکەی ئەنجامدابێ هەڵی کردبێ ئەو کات دەتوانین سەر بەێ ئازادی دینی خود چ داد بینیتن دەمێکێدا و هەر زارروکینیە حتا ئەو ڕژات مریتن هەمی ڕێنمایی نەبوو ژیانەوی ئەگەر ئەس ژێر هەیمەنەت و ژێر سێبەرە ئیسلامیدا بچم کەواتە کە ئازادیا من هەمی تشتێک ژێر وان ڕێنمایایە ئەوە هەڵە تێگەشتنە چونکە وەکو گوتمان ئاین لە پێشی ئازادیە یا ئازادی لە پێشی ئاینە بە ئاەتی لا ئیکراها فی الدین بە کوردیەکەی دەرەکەوێت کە ئازادی لە پێشی ئاینە ممکن نییە یەکێک ئاینێک هەڵبژێرێ بەبێ ئەوەی کە ئازادی هەبوو بێ ئەوەیە کە ئەوترێ ئینسان بۆیە حتا ئەسەبی و حتا یحتەلیم بۆچی هیچی لەسەر نییە چونکە لە دایک و باوکێک لە دایک بووە ئاینێکی تری هەیە گەورە ئەبێ دوو هەڵبژاردەی هەیە هەڵبژاردەیەکیان ئیجباریە هەر لە دایک بۆ لە نفوسەکەی بۆیە نووسن لە شوێنی ئاینەکەی بۆیە نووسن مەسیحیە موسلیمە ئێزدیە بۆیە نووسن بەڵام کە گەورە دەبێ و خۆی بیرەکاتەوە ئیترەوە بی بۆچوونی خۆیەتی بێمەوە سەر باسەکە کە سێ خاڵی زۆر سەرێکی هەیە ئەگەر ئازادی نەبوو بۆ ئینسانێک بەرپرسیارەتیشی نابێ ئەوە یەک بۆیە قەدیم جا با قسەیەکی بۆ ڕوونکەمەوە
قسەیەکی تریشەیە هەر ئاینیە بەس بە هەڵە بەکاری دێنن بەڵێ چۆن بە کەسی خۆمان دەڵێ کاکەکەژان تۆ ئەو بۆ ئەکەی ئەمە بۆ ئەمەد ڕاگرتووە زۆر جا مۆزەفەکان واڵێن فەرمانبەری حکومەت هەڵە کاکە من عەبدی مەئمورم ئەو گوناهێکی زۆر گەورەیە تۆ بڵێ من عەبدی مەئمورم بوچی گوناح ئەڵێ نەم قسەیە لە چۆ هێنا ئەڵێ نەم قسەی خۆ هەیە لە فەرمودای هەیە ئەو لە یەک شوێن هاتووە پێغەمبەر درودی خوای لەسەر خۆ بە ئارەزوی خۆی نییە هەموو ڕۆژ وحی بۆ بێ خدا وحی دەنێرێ ئەمڕۆ دەینێرێ سبەینای نێرێ دوو ڕۆژی تر ناینێرێ ئەدەم وحی ناردن لە خودداوە بۆ پێغەمبەر بە ئارەزوی پێغەمبەر نییە پێغەمبەر داوا دەکات لە جیبریل دەڵێ بۆچی تاخیر بووی ئەتەماشای ئەو فەرمودەیە بکە بۆچی نایە یا ماوەیەک دیار نەبووی جیبریل بە پێغەمبەر دەفەرمێ ئەو پێی دەفەرمێ یا محەممەد ئەنا عەبد مەئمور من بەندەیەکی خوددام ئەمرم پێ دەکرێت کەی بێم و کەی نێم کەواتە ئەلێرەوە بۆمان دەرێک ئەمە لە کتێبی ئەحکام القورئانی ئیمامی شافعی ئەمە ڕوونکردنەوەی هەیە کەواتە ئەمە قسەی جبریلە بە پێغەمبەر مەلایکەتە یەفعلون ما یؤمرون نابێ ئێمە بەکاری بێنینەوە گوناهە من و تۆ هەر کەسێک و فەرمانبەرێک بڵێ وەڵام من عەبدی مەئمورم چۆن عەبدی تۆ ینی چۆن لەبەرەوە هەڵەیە کاری خراپ نابێ ئەنجام دێت حتا پێغەمبەر فەرمووی لا طاعەتە لمەخلوق فی معصیەة الله وایە تۆ بە من دەڵی کارێکی باش بکە بە قسەت دەکەم بەس پێم بڵێ کاری خراپ ئەنجام بدە چەند لە منیش بەڵندتری بە قسەت ناکەم کەواتە ئازادی زۆر گرنگە دوو مەسئلەی چاودێری هەر کاتێک چاودێریمان نەبوو بەرپرسیارەتیش نامێنێ لە ئەوروپا بۆچی بەرپرسیارەتی لە جێی خۆیەتی هەموو کەس لەژێر کامیرە و چاودێری بەردەوامە لای ئێمە کە چاودێری لەسەر نەما ئەو کاتە لە بەرپرسیارەتێکەش ئەف بەرپرسیارە جانبی تامەژێ پێ دەتن هەڵق وڵاوێ ئەخلاق و ڕەوشت و ئاکاریە یان ژیت بێتن ژێر چاودێریان بیت وەکو ئاماژە پێدا هەردووکی بەشێکی پەروەردەیە بەشێکی یاسایە هەمیشان قسەیە دەکەین دەڵێن کامیان لە سایە کامیان دەپەرە دەستێنێ زۆر جاوام گوتووە یاسا یاخود پەروەردە یاسا یان ڕۆشنبیری بۆ خەڵکێک کە پەروەردەیەکی جوان لە ماڵەوە کرابێ هیچ بەڕاستی کامیرەی چاودێری ناوێ بەس خەڵکانێکمان هەن بتەوێ نەتەوێ پەروەردە کاری لێ نەکردوون یا پەروەردە باش نەکراون بە هەر هۆکارێک کامیریان پێویستە کەواتە کۆمەڵگە کەمینەیەکی تایە بە پەروەردە پێگەێنراوە بەشێکی تایە بە چاودێری ئەوروپاش وایە ئەوروپا هەندێک جار کە کامیرەکە کارەبا دەبڕێ و دەیکوژێنەوە لە ماوەی چەند دقەیەکە چەندین سەرپێکی ڕوئەدا ئەوە ئەوانن کە کامیرە گرتوونی کەواتە ئێمە هەردووکیمان پێویستە پەروەردەشمان پێویستە ئەویشمان پێویستە خاڵێکی تر زۆر گرنگە ینی لە ڕووی ئەوەی کە خەڵک بۆچی ڕائەکە فێری ئەوە بووین کە بەرپرسیارەتەکان بکەینە کۆ ینی چۆن یعنی ئەزانی قسەیەکە زۆر خراپە ئێستا من باسی یاسای پاراستنی زمانی کوردیم نەکرد بۆ نمونە وەک بەرپرسیارەتی یعنی ئەوە ئەڵێن ئەرکی هەمووانە کەوتت ئەرکی هەمووانە ونە بێ دیار نەما تازە هەر شتێک گوتت ئەرکی هەمووانە هەڵە دەرەچێ بۆ چونکە دوای کەس خۆی ناکە بە خاوەنی ئەبێ دیار بێ ئەرکی سەرەکی لە هەر یاسایەکە دیار بێ ئێستا لەم یاسای پاراستنی زمانی کوردیە بەو بۆنەوە کە دێمەوە سەری ئەڵێ چی ئەڵێ حکوومەت ئەکادیمیای کوردی لایەنی پەیوەندیدار کەواتە بێ هەرسێکی دیاری بکرێ ئەمە پەیوەندیدارەکەش مانای چییە حکوومەتیش چێ کەواتە کە دیاری کرا اینجا ئێمە وەکۆڵێ خۆبەخشانە ئەچوونێتە ناو بابەتەکەەوە خۆبەخشانە جا مەبەستم ئەو بوو هەندێک جار ئەوترێ ئەو مەسەلەیە ئەرکی هەمووانە ئەو مەسئولیەتە مەسئولیەتی هەمووانە بە عەرەبی و بە کوردی ئەم قسەی هەڵەیەکی خراپە هەڵەیەکی خراپە چونکە ون دەبێ ئەبێ دەرکەوێ کە قوتابخانەیەک هەڵەیەک ڕوویداوە هەڵەی هەموو قوتابخانەکە نییە بەڵام لە عینی کاتیشە چییە لە پۆلێکە ڕوویداوە لە قۆناغێکە لەم قۆناغەکە لە پۆلێکە مامۆستایەکی دیاری کراوە خۆ ئەبێ ئەو مامۆستایە بێتە سزادان نەک هەموو قوتابخانەکە بەڵێ هەندێک تشت نابین هەندێک تشت گەلک گشتی نەبوو نمونە ئەگەر بژین گەلی کورد هەڵەیەک هەیە ئەف هەڵەیەک گرێدایە ئەدەبیات و ژێرخانە فکریا گەلی کورد هەر هەموو تاوانبارنی نەدوێت چەندێدا بوو نمونە ڕاستە کەواتە ئێمە بە درێژایی ژیانمان وەکو هەمیشە دەڵێم زۆر گرنگە ئەو کەسەی دەوڵەتی هەبوو بێ بەشێک لە پەروەردەکەشی ڕاستە بێتەوە بۆ دەوڵەتی خۆتە تۆ تەماشای کرێکی بکە کرێکی کاتێکە دەڵێن زۆر جار خاوەنخانوەکان دەڵێ خانومە دەبکرێ ئەمە بۆچی وا دەڵێ لەبەرەوەی هەندێک هەمونە هەندێک کرێکی ماڵەکە وێران دەکە بۆ وێرانی دەکە بەرپرسیارەتی نیە خۆماڵی خۆی نییە کورد بە درێژایی 2700 ساڵ لە دوای میدیا و دەوڵەتی مادەوە چییە بێدەوڵەتە هەمیشە داگیرکار لەسەر وڵاتەکەی بووە کە داگیرکار لەسەر وڵاتەکەی بووە بەشێک لە ئەرکەکانی ئەم چی بووە شوێنەکەی بە شوێنی خۆی نەزانیوە چونکە ئەوان فەرمانڕەواییان کردووە سەرنجام ئەم سەرپێچی کردووە بگرە لە قۆناغێکە سەرپێچی کردنی ئێمە بۆ داگیرکار خەبات بووە شۆڕش بووە تێکدانی کاری داگیرکار
شۆڕش و خەباتە تۆ 2700 ساڵ زیاتر لەسەر ئەمە ئەڕۆی کەواتە 27 ساڵ 28 ساڵە دەی چیەکەی هەرێمێکی خۆت هەیە ئەبێ پەروەردەی خەڵکی لەسەرکەی ئەویش بەچی ئەبێ ئەم تاکانە هەست بکەن ئەم هەرێمە هی ئەوانە ئەبێ هەموو تاکێکی کورد بەشی هەبێ لەو هەرێمە هەست بکە کاری هەیە و ماڵی هەیە و خانووی هەیە و لە کۆی ئەم 50,000 کیلۆمەتر چوار گۆشەی ئەم هەرێمە 100 متر دووجا ماڵی هەیە خانووی هەیە کاری هەیە ئەو کات کە ئەم مافانت پێدا ئەتوانی یەخەی بگری ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە بچێتە ژێرباری بەرپرسیارەتی کەواتە خاڵی سێم ئەوەیە بەرپرسیارەتی کاتێ لێ ڕائەکەی کە ئازادیەکەت نەبێ کاتێ لێ ڕاکەی کە مافەکانت نەبێ کاتێ لە ئەرک ڕاکەی مافەکانت نەبێ کەواتە وەکو خوددا لە قورئاندا فەرمی ومن ئاياتی خەلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم یعنی ئێستا ئەمە پەیوەستکەین بە بەرپرسیارەتێکی ئەو بۆنەی کە باسیەکە ڕۆژی 21 شوبات هەموو ساڵێک ڕۆژی جیهانی پاراستنی زمانی دایکە ئێمە هەمومان خوددا دروستی کردوین بەم چەند هزار زمانێکی ئێستا لە جیهاندا هەیە زمانی دایکمانێ زمانی دایک بۆ ئێمە زمانی کوردیە کەواتە ئێمە باسمان لە بەرپرسیارەتی بوو بەرپرسیارەتیەکە بابێنین لە ڕووی کارێک کە خوددا پێی بەخشیوین کە زمانە زمان خواکردە خوددا پێی بەخشیوین وەکو لیسان بەڵێ جا لیسان و لغە فەرقی چییە؟ لغە وەکو بڵێ ئێستا بۆ بە لەهجە ئێستاڵێن لەهجە یعنی عەرەب لیسانێکی هەیە کە عەرەبیە ئیدی ئەوە لغەی تەیە و قوڕەیشە و فڵان و فڵانە وایە ئێمە لیسانێکمان هەیە کە لیسانی کوردیە ئیدی ئەو دوای چۆن دیالێکتەکان و شێوەزارەکانی تر ئەوە شێوەزارە ئەوە لغەیە لە ڕاستیدا ئێستا بۆ بە لەهجە دابێنەوە سەر قسەکە کەواتە ئێمە یاسایەکمان هەیە پەرلەمانی کوردستان یاسایەکی جوانی دەرکردو پێوترێ یاسای زمانە فەرمیەکان لە هەرێمی کوردستان پێوتێ یاسای ژمارە 6 ساڵی 2014 من ئەزانم ساڵی 2014 ساڵێکی ناخۆش بوو ساڵی داعش بوو ئێمە نەپەرژاینە سەر ئەوەی ئاگاداری زمان بی ئێستا کاتی ئەوەیە لە دوای تێپەڕبوونی 6 ساڵ بەسەر دەرچوونی یاسای ژمارە 6 ساڵی 2014 بینەوە بۆ ئەو یاسای ئەو یاسایە باسی 27 مادەیە لەو یاسایەدا نووسراوە کە حکوومەت هەرچی دام و دەستگای حکوومەت هەیە ئەبێ تایتڵی تابلۆکانی بە زمانی کوردی نووسیبێ اینجا لە ژێرەوە زمانی عەرەبی بێ اینجا لە ژێرەوە زمانی کوردی بێ بەڵام تۆ تەماشای تایتڵی زۆربەی دام و دەستگاکانکە ئەبێ بزانی هەندێک سەرپێچی تایە دوو حکوومەت دەڵێ ئەفۆن یاساکە دەڵێ دەبێت هەرچی دام و دەستگای وڵاتانە کە لێرن وەکو ئەو 50 قونسڵ خانانە ئەوانش دەبێت سەرۆ زمانی کوردی بێ اینجا زمانی خۆیان بێ ئەوجا زمانی عەرەبی بێ ئەوجا ئەڵێ ئەزانی مادەیەکی تایە لەو 27 مادەیە ئەڵێ لەبەرەوەی زمانی کوردی زمانی فەرمیە لە عێراقدا شتە فەرمیەکان وەکو پاسپۆرت پەرلەمان لە چۆ پاسپۆرتەکەت عەرەبی و کوردی لەسرە لە یاسای پاراستنی زماندا یاسای زمانە فەرمیەکان مادەیەکی تایە دەڵێ ئەبێ ژمارەی ئۆتۆمبیلەکانیشمان کوردی تیا بێ ژمارەی ئۆتۆمبیلەکانمان بۆ هەر عەرەبیە تا ئێستا دوای 6 ساڵ لە دەرچوونی ئەوە لە یاساکەدا هاتووە دەڵێ بازرگانی ئەچیتە مەطعەمێک نانەخۆی مینیۆکەی کە ئەیخاتە بەردەست هەموو یا تورکیە یا ئینگلیزیە دەڵێ ئەبێ بە زمانی کوردی بێت تا تۆ بزانی چ خواردنێک داواکەی دەڵێت کاتێکە دەچی بۆ کار زانی لە یاسای ژمارە 6دا چی نووسراوە دەڵێ وەختێک کە تۆ سیڤەکەت تەقدیمەکەی بۆ هەر کۆمپانیایەک بۆ ئەوەی وەرتگرن چێ زمانی کوردیەکەی باشترە دەبێ ئەو لە پێش بێ دەی ئێستا چێ زمانی ئینگلیزیەکەی باش بێ ئەو لە پێشە ئەوەی کوردی بزانێ هەر لە هیچ شوێنێت وەری ناگرن کەواتەمە یاساکە بە دەرچوو ئێمە چ کارێکمان چیمان کرد لە ئەنجامی ئەم یاسایە ڕیکلامەکان دەڵێ هەر کەسێک کە ڕیکلام دەکات دەبێت بە زمانی کوردی بێ لەگەڵ زمانێک کە ئەو کۆمپانیای هەیەی دەڵێ ئەو تابلۆیانەی کەوا شوێنە بازرگانەکان هەڵێواسن دەبێت یەکەم کوردی بێ دووەم عەرەبی بێ سێم ئینگلیزی بەڵام ئێستا تۆ تەماشا کە زۆرێک لەو کۆمپانیا و کارگانەی کە لە هەرێمی کوردستان کارەکەن هەر زمانی کوردیش بەکارناهێنن هەر عەرەبی بەکاردێنن یان زمانی ئینگلیزی بەکاردێنن ئەمەش بەڕاستی هەمووی لێرە نووسراوە زمانی فەرهەنگ و ڕۆشنبیری لە یاساکە هاتووە بۆیە درێژەی پێدەم بۆ ئەوەی تۆزێک لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار بن پرسیار سەری من دەوێت دروست بەزای حەسکەم تو تەمام بکەیت چونکە بەڵێن هەستم کرد پرسیارەت هەیە بەس بەڕاستی خەمێکی زۆر گەورەیە چونکە کاک ئێمە گە زمانمان نەمێنێ یعنی زمانی دایک بۆ هاتە ئارە دوو وڵاتی موسڵمان شەڕیان بوو بەنگلادیش و پاکستان لە ئەنجامدا پاکستان ئەویست بەنگلادیش ناوی زمانی ئێمە ئەمانزانی زمانی ئێمە وابوو بەنگلادیش ناوی پاکستانی شەرقی بوو ئیتر کە ناوی بوو بە بەنگلادیش کاکە لە زمان من بەنگالیە پاکستان دەڵێن نە ئۆردوو لە ئەنجامە قوتابیەکان و زانکۆ
خۆ پیشاندانیان کرد بەنگلادیشیەکان لێیان کوژرا لەلایەن پاکستانیەکانەوە. ئیدی ئەو ڕۆژی 21 شوباتە بوو بە ڕۆژی زمانی ڕۆژی جیهانی زمانی دایک. باشە ئەم سیمینارانەی کە لە هەرێم دەکرێت دەڵێ ئەبێت زمانی کوردی تیا بەکاربهێنرێ. من لە سیمینارە بەشدار بوومە وتیانە زمانی ئینگلیزی زمانی سەرەکیە. باش نییە؟ ینی کە ئەو کەسانی مداخلەیان کردووە کاڵە تا ئەتوانی بە ئینگلیزی قسەوەگە بە کوردی قسەمەکە. ینی ئەمە بەڕاستی پێچەوانی چەندێت زبرینەوە بوو چ تشت ئەوە خۆ کێمبینینە مرۆڤ خۆ بکێن بینیتن یانژی مەرەمێت تیجاری و بازرگانی پژوێ چەندەن یانژی مەرەمێت سیاسی پژوێ چەندێنە لە لای خۆمانەوە هەستکردن بە کەمیە. بانەی چێت تۆ زمانی خۆت هەبێ بەکاری نێنی. آخر باشەوە وتم ئیمارات زمانی پاراستنی زمانی عەرەبی داهێناوە. ئیمارات تۆش پێشەکەوی وەکو ناڵێ ئەمێ وەکو دووبەیم لێیە. آخر ئەوان نەزانی زمانی عەرەبی بۆتە زمانی چوارەم. بەڵێ بۆچی پاراستنی زمانی عەرەبی هات؟ فەڕەنسیەکان یاسای پاراستنی زمانی فەڕەنسیان هەیە. دەڵێن ئێمە ئەترسین لە زمانی ئینگلیزی. کەواتە ئێمە زمانی عەرەبی، زمانی فارسی لە پارچەکانی تر، زمانی تورکی هەمووی هەڕەشەن لەسەر زمانەکەی تۆ. ئەی زمانی ئینگلیزی ئێستا خۆبەخشانە ئێمە ئەچینە نێو ئەو زمان ئێکیش فاکتەرین دیتر بووی چەندێ نازەڤڕینتن کە ئەم شانازیە زمانی خو نەکەین زۆر دەرەجەکە پێتەوی یعنی بووە ئێکت زەڤڕیتن و زمانێمە زمانێکی فەقیرە ئەنکو سەرچاومەنینە بەلێ هەموو زمانی دیتر ئینگلیزی بیتن یان عربی بیتن سەرچاوین گەلک زۆر هەنە. ڕاستە بەڵام خۆ بۆمان دەرکەوت ئێمە بەڕاستی سەیری ئەم ساڵانە بکە. یعنی من لە بیرمە کە پەرلەمان لە ساڵی 1992 دەست بەکار بوو پەرلەمانی کوردستان یاساکانی بە عەرەبیە نووسیەوە. هێشتا زمانی کوردیان گوت زمانی یاسانیە ئێستاوانیە. کەواتە لە ماوەی ڕابردوو ئێمە پێشکەوتین. ڕۆژ بە ڕۆژ ئەتوانین زاراوەی هاوسەنگ بێنین بەرامبەر بە وشەکانی زمانەکانی دیکە. کەواتە بەڕاستی ینی لایەنی پەیوەندیدار لە یاساکە نووسراوە. خەتای من نییە، قسەی من نییە. لە یاساکەیان نووسراوە یاسای ژمارە 6 ساڵی 2014 نووسراوە چێ لەسەری ئەرکە زمانی کوردی بپارێزێ، چێ لەسەری ئەرکە ئەو 27 مادەیە بپارێزێ. نووسراوە حکوومەت بەگشتی بە هاوکاری ئەکادیمیای کوردی. لێرەوە داواکارم لە ئەکادیمیای کوردی کە ئەم ساڵ 2020 ستافی تازە کە دەست بەکار بوونەتەوە ئەم ساڵی بینی بەرپرسیارە هەرە مەزند کەویتە سەر ئەکادیمیا کوردی بوو بێ مژاری 3 خاڵیان نووسیوە لە یاساکەدا. خۆ من بەدەستی من نییە، یاساناسە و پەرلەمانی کوردستانە نووسیوێتی حکوومەت بە هاوکاری ئەکادیمیای کوردی. ئەکادیمیای کوردی زۆر بابەتی تری پێشکەش کردووە ساڵانی پێش و کارێکی باشەوە. بەڵام من پێشنیارم بوو ئەوان ئەوەیە ئەم ساڵ یا ساڵانی داهاتوو یا ئەم خولەی 4 ساڵی ئێستیان بکەن بە پاراستنی زمانی کوردی. باسەکانیان ئەو باسانە بێت کە پەیوەستە بە زمانی کوردی. نووسراوە سێم یەکەم حکوومەت بە هاوکاری ئەکادیمیای کوردی لەگەڵ لایەنی پەیوەندیدار. ئەمە یاساکە وای نووسیوە. جاو لایەنی پەیوەندیدارە چێە؟ ئەبێ ئەو جارێکی تر ڕوونی کاتۆ. لەبەرەوە لێرە داوە لە پەرلەمانی کوردستانەکەم کە ڕۆژی 21 ڕۆژی جیهانی زمانی دایکە با بچێتەوە یاسای ژمارە 6 ساڵی 2014 خۆی دەربێنێ بە حکوومەت و بە ئەکادیمیای کوردی و بەلایەنی پەیوەندیدار دیاری بکە ئێوەن کە ئەبێ ئەم 27 مادەیە جێبەجێ بکەن بەرپرسیارەتێکە لەسەر ئێوە. تو نابینی ئێکش لێدانên دیتریên هەرە زۆر کە زمانی کوردی دایە vekirina qutabxanên ehlî û anku zankûyên ehlî ke taybetên bi zimanên biyanî ve. ئێمە من ساڵی هەفتاویەک پۆلی پێنجی سەرەتایی بووم. ساڵی هەفتاویەک پۆلی پێنجی سەرەتایی بووم. ڕێسایەک هەبوو، ڕێسایەکی جیهانی بوو. ئێستاش وڵاتان بەکاری دێنن. دەیانگوت هەتا تەمەنت نەبێتە 10 ساڵ نابێت جگە لە زمانی دایک زمانێکی تر بخوێنی. کەواتە لە پۆلی تۆ بە 6 ساڵی دەچێ قوتابخانە، اینجا پۆلی 1 و 2 و 3 و 4 بێ هەر زمانی دایک بخوێنی. لە پۆلی پێنجی سەرەتاییەوە بووک نمبەر 1 ئینگلیزی لە پۆلی پێنجی سەرەتایی و دەستمان پێکردن بۆ ئەوەی کە ئێمە 4 ساڵ زمانی دایکی خۆمان خوێند بێ. تۆ لە پۆلی یەکە و ئێستا زمانێکی تری فێرەکەی کاریگەری ئەبێ لەسەر زمانی دایکەکەی. ئەوە ئیشی من نییە. ئێکش دیاردین دیتر هەرە نەخۆش و وەکو بێژنێت ئاستێکی گەلک خراپ دەت بەرپرسیارەتیەدا کە تەخە ڕوشنبیر دەماتوت بینی پەیوێن بیانی بکارتین بۆ یەکێ بسەلمیتن کە کەسێکی ڕوشنبیرە. تو بێ بوو زڤڕنیەوەکە بکورتیژی بەڕاستی لە ڕووی دەرونیەوە کارێکی خراپە کە ئێمە یعنی خۆمان وا بنوێنین لەبەر ئەوەی کە ینی زمانی ئینگلیزی ئەزانین، ینی ئازایەتی ئەوەی زمانی ئینگلیزی لەگەڵ ئینگلیزێکە لە دەرێ قسەی پێ بکەیت. بەس لە وڵاتی خۆمانە لەم هەرێمە هەرەبێ ئێمە بە کوردی بدوێن، بە کوردی ئەبێ بدوێن و بادام ئێستاکە لە ڕێگەی چۆنەڵێ هۆکاری تەرجەمە و وەرجێڕانەوە بۆ هەر زمانێکی تر ڕێگە هەیە و ئاسانکاریمان هەیە لە نێو هۆڵەکاندا بەڕاستی پێویستە بە زمانی خۆمان قەڵێ. کەواتە بچینە سەروێ چەندێ چەوە ئەم هەستا بەرپرسیاریە ئەلدەف
خۆ وەکو مرۆڤ و گەل تاکی کورد دروست ببیتن. باشە کەواتە بینە سەر ئاین و یاسا وەکو ئاین ئێمە باسم بەرنامەکەمە ڕۆشنبیری ئاینە دەبێ هەمیشە باسی ئاین بکەین چونکە خەڵکی تر باسی یاسا دەکە بەڵام بە کورتی ئەبێەوە بڵێم ئێمە من تۆ هەر کەسێکی تری باوەڕدار لە هەر ئاینێک بێ بڕوای بە خوددا هەیە ئەم بڕوابوونە لە خاڵی هاوبەش بڕوابوون بە خوددایەک کە دەیپەرستین و دەیناسین لە هەمان کاتدا ینی ئاینەکان خاڵی نین لە دوو خاڵی سەرەکی ئاینەکان لە هەرچیە جیاواز بن لە دوو خاڵەیەک یەکسان یەکەم بڕوابوون بە خوددا دوو بڕوابوون بە ڕۆژی دوایی بۆ پاداشت و سزای ئینسانەکان ئەوە چ پەیوەندی دگەل بەرپرسیاری هەیە باشە کەواتە من کە زانیم خوددایەک دەناسم و ڕۆژی دواییش لێپرسینەوە هەیە و سزا و چۆن ئەڵێ پاداشت هەیە من بە بەرپرسیارەتیەکم هەیە بەرامبەر بەو خوددایە پێش ئەوەی یاسا هەبێ من وەکو ئینسانێکی باوەڕدار وجدانی ئەوە دەکەم دوو مەسئلەی یاسا ئەبێ یاسایەکیش هەبێ بۆ ئەو کەسانی کە بە شێوازێک لە شێوازەکان هەست بەو بەرپرسیارەتی ئاینیە ناکەن ئەبێ یاسا هەبێ من نمونەیەکت بۆ دێنمەوە یعنی موسا سەلامی خۆی لەسەر گەنجە ئیتر بە هەڵا کەسێک دەکوژێ کە بە هەڵە کەسێک دەکوژێ هەستەکە بەرپرسیارە بەرامبەر بە خوددا ئەم کاری ئەنجام داوە کارێکی هەڵی کردووە لەبەرەوە چ دەڵێ ڕەبی ئینی ظەلەمت نەفسی فەغفیر لی فەغەفەرە لە ئەمە هەستکردنە بە بەرپرسیارێکش تەماشای چیرۆکە موسای بکەیت قورآانی دەسەڵاوێت خودی لەسەر بن لێ منطقی ڕەوی ئانکوی بارکردی چوە جیهێکی ئەوەش ڕەوی نیە بەرپرسیاری ئەنج لێرە پرسیارەکە دێ گرنگ ئەوەیە کاتێکە ئەمە چۆن لە پێشی پێغەمبەرایەتی کە ڕوو دەدا کاتێککە ئەم کاری ئەنجامدا کاتێککە بەرامبەر بە خوددا لێ پرسیارەتەکەی وەرگرت وانە جا ئەوەی پرسیارەکە بۆچی هەڵدێ یەکێک دێ پێی دەڵێ دەتکوژن باسەکە لەکوێیە ینی نەبوونی دادگایەکە کە دەزانێت نەبوونی دادگایەکە وەکو چۆنەڵێ ئەم لەژێر دەستی داگیرکارە بەمانایەک لە ماناکان بەڵام بۆ ئەوەی فێر نەبێ لە بەرپرسیارەتی ڕابکە ئەمە قسم لێکدانەوەکەی ئەوە کە لە بەرپرسیارەتی هەڵدێ خوددا هەرێ جێڕێتەوە هەمان شوێن بۆی بچێتەوە بەردەمی فێرعون بۆی بچێتەوە بۆی فێرعون پێی بڵێ وەفەعەلتە فەعەلەتەکە الەتی فەعەلتە وەئەنتە منە الکافرین تۆ زمانێک لێرە نەبووی پیاوت کوشت و ئێستاڵێ من پێغەمبەرم ئەچێتە ژێر بەرپرسیارەتی وەڵامەکەی چییە فەعەلتوها ئیذەن وەئەنە من الضالین پێغەمبەرێک بەخۆی وا دەڵێ دەڵێ چی دەڵێ بەڵێ من کردم بە هەڵە ئینسانێکم کوشت من گومڕا بووم ئەو کات ئەو هەڵەیەم کردووە زانە ینی خوددا ئەوێ پێغەمبەرەکانی فێری هەڵاتن نەبن لە بەرپرسیارەتی یونس ئەم نینەوایە بەجێ دێڵێ ئەڕوا فەئەرسەلناه إلى 100,000 أو يزيدون هەرێ بێتەوە جارێکی تر بۆ هەمان شوێن کە لێ ڕات کردووە قسەیەکی جوان بوو کە بەبیرت تێنامەوە خاڵێکی تر لە ینی ئێمە فێری بووین لە زمانی خۆمانە ینی هەندێک جار هەیە چەمکە ئینگلیزیەکە واتادارترە لە عەرەبیەکە ئێمە بەیەکێکڵێن تۆ بەرپرسیاری لێ پرسراوی بە عەرەبی چ فێر بووین چ دەڵێن مەسئول یعنی چی مەسئول یعنی پرسیارت لێ دەکرێ بەس ئایا تۆ وەڵامی من دەدەیتەوە من دەڵێم تۆ مەسئولی منی تۆ چی دەکەی معنەمانی من پرسیارت لێکم بەس دەوانەیە هیچ وەڵامم نەدەیتەوە ئیهمالم کەی کەواتە ئەمە مانایەک نەبوو بەرامبەر بە مەسئول ئینگلیز چی دەڵێ ئەڵێ ریسپۆنسبل یعنی چی ناوێک لە ناوەکانی خوددا یعنی موجیب یعنی کە تۆ سوال و داوا لە خوددا دەکەی خوددا قەریب و موجیبە نزیکە کەواتە لە قەریب و موجیب لە ناوەکانی خوددا چی فێر دەبین ئەوە فێر دەبین کە ئینسان هەر کافی نییە لێپرسراو بێ دەبێ وەڵام دەرەوەش بێ کاتێک کە ئەکەوێتە بەر پرسیارەتی دەبێ وەڵامێکی بۆ ئەو حاڵەتە هەبێ جا ئەمە زۆر گرنگە کە لە ڕووی بەرپرسیارەتیەوە بزانین کە خوددا دەفەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد کەواتە وشەش قسەش بەرپرسیارەتیە پەیمانەکانمان بەڵێنەکانمان وشەکانیشمان بەرپرسیاری دەستێتت خوش مامۆستای بەڕێز هیڤیامەوە ئەم هەموو وەکو تاکی کورد ئاستەی بەرپرسیاری دابین بینەرن بەڕێز وی ئاوای دەینە دومایاوی خەڵکیژی زۆر سپاس بووین بەڕێز زۆر سپاس بۆ هەفتارên بەڕێژی گەلمت ماندوو بوون ببینیم خێر و شاد تا خەڵکە دی بینەفێک خدای مەزن هەمیان بپارێزێت